سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەورەکەتان وەک هەموو هەینێکراوەیە دەتوان لەسەر هەر کێشە بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک گۆرانیشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاوتێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان ڕەهەند لە هەولێری پایتەختەوە. سڵاو لێبێ کاک ڕەهەند فەرموو. سڵاو لێوە تا دەستخۆشی بەناوەکەتان دەکەم. زۆر سپاس کاک ڕەهەند فەرموو. بۆ تەوەری ئەمڕۆژ کراوەیە کاکە شوان. بەڵێ کاک. من تەوەرەکەی حەزەکەم باسەکەم ئێمە لە هەولێرین لە گەڕەکی 55 بەرامبەر گەڕەکی نەورۆدا نزیک تاخیر مەرگەسووری بۆ من خەڵک با تاک جێدەبین. قوتابخانەیەک دروستکرا بۆ ئەم منتیقا مەدرسەکە تازە دروست دەکرێتن لەسەر بودجێ حکومەت لەسەر بودجێی خەڵک. ئێستاکە ئێمە چاوەڕوان بووین ئەو مەکتەبە مناڵەکانمان بنەوێندە قەیتیان بکەین تێدا بخینن. ئێستا تابلۆکە پرۆژەکە و نووسراوەکان هەموو لابردی حکومەت ئێستا هەستانە مەکتەبەکەیان بەکرێدایە دایکیان ئەڵمانی کوردستانی قوتابخانەی ئەڵمانی کوردستانی ئەمەش بەبێ قوتابخانەماینەوە. بەڕاستی چونە لای هەندێک خەڵک چونە لای بەڕێز کاک نەوزات عادی ئەویش بۆ لەسەر پەروەردەی ئەمەی لە پەروەردەی پێیان گوتی گۆدان کاکە جان عق خۆتان هێک لەوێن دەربوو زۆر سەعب هەڵوێز بوو گوت ئەگەر ماری خۆم لەوێن دەربوو قبور ناکەم. پێیان گوتی کاکە جان نیوە ئینگۆیە نیوەش ئەو شەریکە ئەڵمانیا ئێستا ئەویشیان نەدایتەوە. بەڕاستی هیچمان نییە. دوو مندارمە ئێستا 70 مناردینە مەکتەبە هیوادارم وەکوێن ئاسی خۆشەویست بە دۆداچنەکوان و پێ زۆر مەمنونتان دەبین بە قوربان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەرواری لە ئاکرێەوە فەرموو کاک بەرواری. بەرواری بەڵێ کاک بەرواری فەرموو. زۆر سپاس کاک بەرواری. بەڵێ کاک شوواکی ئەمڕۆ دیارە تەوەری ئەمڕۆ کراوایە وانە کاکت جوان. بەڵێ کاک بەرواری. بەڵێ ڕاستی کاک شوان ناژی پرسیارە کۆتای ڕاستی وەکی دیارە هەمی کوردستانی عامن نسبت معاش پێشمەرگە ئیلۆنێ وەکی دیارە پێشمەرگە ئیلۆنێ وەرە دەستگەی ئۆکێ ببینە معاش ایلانی هندک دچینه و دهیتا در چیه از پشمرگیری مده چند دوال گیرید نخصاص داره دوال گیرید هندک دهیتا در 300 یک دهیتا در 400 یک دهیتا در 500 کسی نگتن و ده با پیر مخور چی آکی گتا سیمت از گیه آکلی و گتا من هون مداری گتا یک پیری بگتا پشمرگی ایلانی ما گتا مخور گتا شاده ما گتا چارتا گتا سر والله تو خود چی خود هو قبیل کتن چتا معاشی 800,000 پشمرگی ایلونه گویشتی پخواد که خاناتین بگیر حتی چتا زاخو که حتی چتا پنجوین حتی چتا حدید سری تو خود چی خود هو قبیل کتن خودی بس انتی گزمینه که ابا چه حکمت اکو چه اوتتی چه اوچیتا اینو گتن مثلا في حکمتی و تویبتی جنوسای تاهاتن ای گوته ایلو تشویش و مشویش بوما اخصناتی دو المهم ندون. بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک بەرواری لە ئاکرێەوە. حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش. زۆر سپاس کاک حەمید فەرموو. لە هەولێری پایتەختەوە سڵاو لە پاکستانی بەڕێز لە هەموو زۆر سپاس دەکەم کاک حەمید. بەڕاستیەوە خزمەتێکی زۆر باش دەکەن لەو کەناڵەیەوە کە هاوڵاتیان دەتوانن بابەتیان ڕاو سەرنجی خۆیان دەرببڕن. سپاس دەکەین. ئەوەی من دەمەوێت ئەمڕۆ ئەگەر دەستم پێ بدەیت مەبەستم بوو داواکاریەکەمە بوو کە تەوەرێ دروست بکەن لەسەر بابەتی بنەماڵەبوون دیارە ئەو قسەیە زۆر سووا و زۆریش بەکاردێ. ئێستم بنەماڵەی دیکەمان هەیە وەکو هەورامی زاف خۆشنا و دزەیی هەمەوان زێباری ئێمە دەتوانین لەو پاڵانە خەڵکانی دیموکرات و تەکنۆکرات دروستکەین کە خزمەتیان پێ بکەین هەموو زەختەکە نەسخرێتە سەر بارزانی بنەماڵەی بارزانی ئەوانە خەڵکی تەکنۆکرات و کە خەڵکی وشیاریان تێدا بێت لە زانکۆکان لە بەڕێوەبردن لە وەزارەتەکان لە ناو پەرلەمان کە دەتوانن ئەندامێتی بکەن. ئیستا ئێمەی کە خۆمان بە ڕۆشنبیران و کە بە نووسەرات لە دوێنەدا هەموومان بنەماڵە بووە هەموومان کاتەکەمان بنەماڵەی بوو هەر کوڕی ئەو بنەماڵانە ئەو ڕۆشنبیریان لێ دەرچووە. ئەگەر تۆ لە وڵاتێکی دیموکراتی بگەڕێی کوڕی کابرایەکی قەساب بێ دارتاش بێ جوتیار بێ کوڕی کابرایەکی کە بابتی بێ هیچ فەرقی نییە. من بەڕای خۆم ئەگەر حتا کەسێک بێ
کە پەروەردەیەکی ئەکادیمی هەبێ کە ئەوانی بە نەزیر خێری کردی هیچ فەرقێکی نییە بەڵام ئایا لە تێڕوانەی کەسێکی ڕێشۆچی بۆ کۆمەلگای ئەمڕۆمان ئەوەی قبووە بەبێ خەڵکێک هەبێ کە پێگەیەکی کۆمەڵایەتی هەبێ دا بۆیە پێم خۆشە بە باشی دەزانم کە خەڵکانێکی پسپۆر بەهۆی کەناڵەکەتانەوە کۆ بکەن ئەوە کە خزمەت بە بەرژەوەندی ئەو ڕۆی میلەتی کورد ناکە ئامانە ئەوەندە ناوهێناتی بنەڕاستم تۆ چی دەکەی دەبێتنەکردی کارێک ئێمە دەبێت زمینە سازی ساڵێک 2 ساڵ و نیوە بۆ بکەین کەواتە ئەوە دەزانێت تیۆری و پراکتیک چیە و ئەهمیەتی قوتووی کەرەستەکانیش دەزانێت بۆەوەی کە هەردی بار و لەمپەرێکە دێت بێتە پێشی بیرڕخێنێ تۆ داوە کوڕی کابرایەکی بنەماڵە بێ یا کابرایەکی دۆکتۆر بێ یا کابرایەکی کاسبکار بێ چ فەرقێکی هەیە ئێمە هەموومان برای یەکین. بەڵێ کاک حەمید بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک شێرکەوە مەحموود دەڵێت من لە ئێوە دەمەوێت بە دوادەچوون بکەن بۆ ئەو کەسانی کە لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کاریان دەکردووە کارمەندی تۆماری دەنگدەران لە بنکەلاوکیەکان هەڵبژاردن چونکە ئێمە ماوەی 3 ساڵە دەستیمان پێ دەکەن. ئەحمەد لە هەولێرەوە فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە هەولێر. هەلو ئەم کاتت باش. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. بەڕێزم یەک داواکاریمان لە ئێوە هەیە ئەگەر بەڵێ ئەگەر جارێک تەوەرەی بەرنامەکەتان لەسەر یعنی بواری تەربیە بێت یعنی بواری پەروەردە چ شتێکی بواری پەروەردە کاک ئەحمەد؟ بەڵێ چ شتێکی بواری پەروەردە؟ ئەو سیستەمەی کە ئێستا بۆ پولی 10 و 11 12 دانراوە. بەڵێ زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ئازاد لە کەرکووک فەرموو کاک ئازاد. بەڵێ مەمنونم. زۆر سپاس کاک ئازاد فەرموو. کاکە دەستخۆشیم بەرنامەیە لێکم. زۆر سپاس دەکەین. بەڵێ من ئەمێ لە سەر شتێ قسە بکەم کە ئەمڕۆ لە تەلەڤیزۆن بینیم بە چای خۆم کە جەحفەری کە هاتبوو بەلای بەڕێز دەلا تاڵەبانی کە دیتم ئاڵای عێراقی هەڵکردبوو ئاڵای کوردستانی هەڵ نەکردبوو یعنی زۆر بەداخەوە یعنی کورد لە دوا ڕۆژە ترسە یعنی تەنەزول ئەکات کە ئاڵاکەی کە ڕەمزی خوێنی شەیدانی پێوەیە کە هەری ناکات بەس ئاڵای عێراق هەڵەکا کە ئەو ئاڵای عێراق بە هەزاران کوردی لە بنا عیدام کرا بەڵام ئاڵاکەی خۆی هەڵ ناکا کە بە خوێنی ئەو ئاڵایە چۆتە سەر دەسەڵات و سەر حکم یعنی ئەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە کورد لە دوا ڕۆژ ئەترسێت بۆیە یعنی نایێ لە بەچاوان ئاڵای کوردستان هەڵکا زۆر بەداخەوە من هەر ئەوە ناڵێم و هیچی ترتەوە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ئەحمەد محەممەد دەڵێت ئێمە وەکو خەڵکی گوندی گردی ماوان سەر بەناحەی شەکران سەر بە قەزای خەبا داواکارین لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە پەیوەندی بکرێت بە بەڕۆبەری ناحەکەمان بۆ ئەوەی بەهانامانەوە بێت بۆ ئەو گومانانە پڕکاتەوە کە لە گوندەکەی یاخود مەبەستی ئەو گۆمانە بۆ ئێمە پڕکاتەوە کە لە گوندەکەی ئێمەدا 2 گۆمی ئاو هەیە کە زۆر پیسن و دەبنە هۆی نەخۆشی بۆ ئێمە بۆی داواکارین کە ئێوە پەیوەندی بە بەڕۆبەری ناحەکەمانەوە بکەن. فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. فاتیمە خان لە سلێمانی. ئەم کاتەشات کاکشوانگە. زۆر سپاس فاتیمە خان. بەڵێ بۆ تۆ هەموو کارمەندان بەڕاستی زۆر سپاس بۆ تۆش. سپاس دەکەین. کاکشوانگیان ئەگەر گوێم لێ بگریت چەند ئەختراعێکی بچووکم هەیە. بەڵێ فەرموو. یەکەم ئەختراع ئەوەیە داوا لە وەزارەتی پەروەردە ئەەکەم کە غاجل ئەگۆڕن بۆ قوتابیان بەڕاستێکی قوتابی وە هەیە نیەتی بیکە ئەم ساڵی تازیان پێ ئەگۆڕنەوە كل قاتل خداري سياسي أوي هاتي ونيتي فقيرة نيتي دسكوت نيتي براسكي زور ناخوشي كدو وزارتي پرورده أما يكدو هم داوا لهمو قطاب خانه كان كأوشتاني ل حانوتكان أفروشري باب نرخيك بيوكو دلو بينك لبازار لا دكان كان تركي بسوق الدالي ببيض قطابي وهي بينيا أما دوهم سهمش داوا پەرلەمانەکەم یا لە حکومەتی هەرێمەکەم یا لە پارێزگای سلێمانیەکەم قەرارێک دەرکا بۆ دام و دەستگا حکومیەکان کە هەموو دائیرەکان زەی موحەد بن وەکو قوتابیان چۆن زەی موحەدن هەر مەکتەبە و جلێکی خاصی بۆ داداوە هەموو قوتابخانەکان و هەموو دام و دەستگاکان باز زەی موحەد بن بەڕاستێکی ئەمە یا دایرەیە یان حەفلەیە یعنی تیایە یعنی نازان باز ناکرێن سەرنجی پیاوان ڕاکێشن ئەمە خۆش نییە زۆر
مۆزەف هەیە لە دایرەکانە ئیشی نییە یا ئەوەتانێت دائیرێ بکاتەوە بۆ هەموو ئەوانەی کە ئیشوکاریان نێوە ئەوانەی کە دائەمەزرێن یا ئەو برات ئەو کوڕگەنجانەی کەوا لە سەرجانەکانە ئەسوڕێنەوە یعنی بەڕاستیەکەی زۆر ناخۆش بووە کەس لە کەس نابردێ ئەمە کاک شوالگیان ئەمە هەم خاڵمە دوو چوارەم خاڵیشم داوا لە ئێوەی بەڕێز دەکەم کە تەوەرێک بڵێن لەبارەی خانەنشینی فەرمانبەرانەوە ئایا من 30 ساڵ خزمەتم هەیە لەگەڵ 15 ساڵێک ئایا وەکو یەک دائەدێم 500,000 موچەکەم بێ ئیسمێکم ئەی ئەویش 500 موچەکەی دی من 30 ساڵ خزمەتم هەبێ ئەو 15 ساڵ هەر بە عینە شت تەقاعد دەبم ئێستا من 31 ساڵم هەیە 32 ساڵم هەیە ئایا لەگەڵ ئەوانەیە وەکو تەقاعد دەبێن هیوادارم ئەم وتانم ویزگەینی شوێنی خۆی داوای ئێوە لە بەڕێزی ئێوەکەم کە هیچ شتێک پێش پێ نەخۆن و زۆر سپاسم ڕێزم هەیە بۆ ئێوەش و بۆ هەموو کارمەندان و ئەوانەی کە پەیوەندی زۆر سپاس بۆ فاتیمە خانە سلێمانیەوە دیێوار لە دهۆک زۆر سپاس کاک دیێوار ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێی بۆ ئەوی بە باشی گوێمانە دەنگت بێ بەڵێ خوشیان بەرنامە لێکیان بوواتیان بەڵێ من حەز دەکەم دەستخۆشی خزمەتیارێنی کوردستان بگەم لەسەر ئەم شێوەزەی دۆمازڕاندن کە لە ڕێگەی فورمەوە خەڵک دۆمازڕێنێت بەڵام من یەک لە ڕێی هەماڵی ئێوە من یەک دۆوە کار کردەوەی لە حکوومەت یارێنی کوردستان ئەوە کە ئەوان بە شێوەی فورم خەڵک دۆمازڕێنیان ئەبێن لە کۆتی خۆیشدا بێنە دۆمازڕاندن چونکە دۆمازڕاندنی هەندێک پۆلیس ڕاگەیاندووە من لەو بۆرە لەو مۆنگەدەوە حال دەکەم ئەو دۆمازڕاندنی ئەم ساڵ وەکو ساڵی خۆر نەچنە ساڵی دووەتر چونکە لە مانگی 8 دۆمازڕاندن ڕادەگەینێت لە مانگی 2 ساڵی دووەتر خەڵک دەست بەداوام دەگەر چونکە ئەوان ئێستا دۆمازڕاندن من بارم لەسەر پشتی بودجەی ساڵی 2012 دۆمازڕاند لەوە دەبەرە من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە لەم ساڵا بە خەڵک دۆمازڕێنێت و نەچن بوو ساڵی دووەتر کە لە 2013 بەداخەوە پەیوەندەکەی بچڕا دەچینە لای جوتیار لە هەولێرەوە سڵاو لێ بێ کاک جوتیار فەرموو ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک جوتیار باشی بەرەزگیان زۆر سپاس دەکەم فەرموو وەڵایی چەند پێشنیارێک مێ بۆ بەڕێستان وەکو پێشکەشکارێک و کەناڵێکی سەربەخۆرێ لە ئارتیلارێکی کوردستانە دروست بوون فەرموو کاک جوتیار وەڵاهی من ئەوەنەی سێری بەرنامەکانی سەرات ینی ئەوم کردوێ لەم کەناڵەوە بەڵێ هەتا ئەسەن نەمبینیوە ڕۆژێک باسی دەستکەوتێکی هەرێمی کوردستان بگەن یان باسی دەستکەوتێکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بگەن زیانی زیاتر کەناڵەکەی و بەرەو ڕەخنەوە ئایا هۆکارەکەی چیت پێت وایە کاک جوتیار کێ ڕەخنە دەگرێت کەسێک ڕۆشنبیرێک سیاسەتمەدارێ دەرکەوێ ڕەخنە لە لایەنێ بگرێ و ڕای خۆیەتی ڕای کەناڵەکە نییە کەناڵەکە تەنها بۆچوونەکان دەخاتە ڕووە بڵێ ئەگەر مەبەستت هەواڵەکانیش بێ هەموو هەواڵێک ڕووماڵ دەکرێت ئەگەر مەختەم هەواڵێ ینی ئەبێ ئەگە کەناڵێک سەربەخۆ بێ هاتی نەتەواتی بەڵاوکاتەوە نەکو بنچینە و هەڵدانەوەی کۆڕی کەواتە با باس لۆ بکەن چۆن دەکرێت باس یاخود ئاستی هەستی نەتەواتی بەرز بکرێتەوە پێت وایە کەناڵێکی ڕاگەاندن دەبێت چۆن کار لەسەر ئەوە بکە ئەبێ بێلایان بێ یاک دوو ئەبێ هەندێک بەرنامەی هەبێتەوە لەگەڵ ڕۆژگاری ئەمەدا بگونجێکە ڕۆژگارێکی تەکنۆلۆژیا ڕۆژگارێکی بەرەوکەچوونە نەگو دارمانێک بەرەو دواوچین و باسی چەندین گۆڕی کۆن بکەنکەوە لەم سەردەمەدا بایان نەماوە ینی منطقی نەگەرەزای بگونجێن داواکارم ینی بەرامەکانتان ینی لۆکالی بێ ینی بگونجە لەگە سەردەما گەنجانە بێ زۆر باسی هەستی نەتەواتی بکرێت و باسی سەرکردەکانی وڵاتانی دەوروبەر بکرێت کە دژی کورد کردووان لە خۆندا ئەبێ مەوەکو کوردێک یەکگرتووبی نەبوو یەکتری فڕینەوە داواکارم بەرنامەیەکە بێ وەکو چۆن گەلەکانی تریان گرتووە بوو مەدەوەتی مەژی مەدەوەتی کوردی و پچوانە جەنابی مەسعود کرد بەڵێ زۆر سپاس بۆ کاک جوتیار لە هەولێرەوە سەرکەوت لە هەولێر کاک سەرکەوت لە هەولێر زۆر سپاس کاک سەرکەوت کۆچتان لەکەم گەلێک سپاس من لە ڕێگای کەناڵە جوانەکەتانە و شاشە ڕەنگی نەکەتانەوە زۆر بەخێراتنەوەی شتەرۆک تاالبانی یەکەم بەساق بەتەم گەرایەوە ئینشاڵڵا تەمەنی هەر درێژە بێ بەڵام من خۆزگەمە خواست کاوە گەڕایەوە بەڕێز مەسعود بارزانی لە پێشوازی وایە نەوەک ئەوە لە خۆی بەرێز گرتایە ڕۆی بەچونکە هەر ئەوە ئەو ڕۆژانێک چەند ساڵێک بەر لە ئێستا بوو بینیمان کە سەرۆک تاالبانی و ئێستی باوکو برای ئەوی هێنایەوە لە ئێرانەوە و
پێشوازی لێکردو لە ئێستاەوە بەڵام نەبووە و ئێستا کاک مەسعود سەلماندیکەوە ژیانی تەبایی پێخۆش نییە لەگەڵ هیچلایەنەکانی عراقی و تایبەتی کوردستانی خۆی ئەوە لە پێشوازی لێ وایە لە یەکەمین سەردانەوە برازاکەی ناتبایە ئەوە ژیانی تەبایی بوو نەوەکو ئێستا بە قسە باسی باقی ئیسلاتیەکاتن و وەکو ئێستا بە عەمەلیش شتی بێتن وەلە لایەکی پێش ئێستا لە حاشیەی تەلەڤیزیۆنەکەتان شتێکم بەرچاو بکەن بەڕاستی من جێگای سەرمانە ئاسێورامی و کێکی کوردستان ئەبێتە یاریکەرێکی سەرەکی لە بارەی وزەوە دیواخوازم کەوا لەو یاریەدا ئەگەر دوو گۆڵی بێتەوە ئاشتی هەورامی خۆی نەبێتە گۆڵی ئەگە بیگرێتەوە گۆڵەکەی خاتەوە ناوزان تاکەی خۆی ئەویش ناوێنی زۆر سپاسانەکەم بەڵە سپاس بۆ کاک سەرکەوت لە هەولێرەوە لەسەر تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک بابان PM دەڵێت داواکارم بەرنامەیەک ساز بکەن لەسەر گەنج ماوەیەکە لە هەندێک لە میدیاکانەوە بەرنامە دەکرێت لەسەر گەنجان کە گوایە گەنجانی هەرێمی کوردستان تەمەڵن ڕێباز لە هەولێرەوە فەرموو کاک ڕێباز کاک ڕێباز لە هەولێر زۆر سپاس کاک ڕێباز هەموو کاتێکت باش حەزمێ لە سەدووتەوە دەگەی ڕێن پێدەن بە جاریتەوە بەڵێ فەرموو یەک من نەخۆشم لە خەستخانەی ڕزگاری تەواری چون بۆ خەستخانە وتیان بڕۆ قاچ سەرەوە چون بۆ قاچ سەرەوە وتیان عەمەلیات دەکرێت هاتمە خوارێ ئەیان گوت عەمەلیات ناکرێت یعنی بێ ڕۆژ وەخت و جانم دەچێت لەسەرێ ئەیان گوت بڕۆ خوار لە خوارژ ئەیان گوت بڕۆ سەرەوە ئەمە یەک بە دووەم تەوەر حەز دەکەم ئەو بەڕێزمان دەلات پێشوازی لە کاک جەعفەری کرد بەداخۆ ئاڵای کوردستانم نەدی لەوێت هیواداریشم بەڕێز کاک مەسعود بارزانی زوو بگەڕێتەوە ئەگەنا بەڕایم کوردستانیش ئەفرۆشێ زۆر سپاس سپاس بۆ کاک ڕێباز لە هەولێرەوە بەڕێزان هەر کەسێک هیوادارم بتوانێت بابەتیانە لەسەر هەر تەوەری قسە بکەوە تەشیر بە هیچ لایەنە نەکات و هەر کەسێک قسە بکات بێگومان قسەکانی گزارش لە ڕای تایبەتی خۆی دەکەن شڤان لە قەرەداخەوە فەرموو کاک شڤان کاک شوان ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک شڤان باشی بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم کاک شوان پێش هەموو شتی عەفو من ئەگەر یارمەتیم بی بەڵێ فەرموو ئەوەی متابعەم کرد بێت دەستخۆشیشی زۆر زۆر لە کەناڵی ناردی و لە بەڕێزیشت زۆر سپاس دەکەم بەڵام ئەوەی متابعەم کرد بێم وەکو خۆم ئەتوانم ڕقنە لە بەرنامەکەت بگرم بەڵێ فەرموو سەبارەت بەوەی کە قەیناکە خەڵکانێک تەلەفۆنەکەن من زۆر کەسی تریش کە زۆر شتیان هەیە هەر کەسە و لە بابەتێکی خۆی گلەیی هەیە لە ئەنواع پەیوەندی کەسانی پەیوەندیدار یعنی زۆر کەسێ گلەی لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی شەهیدان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی زۆر شت لەمانە خۆت ئاگاداری پێشکەشکاری بەرنامەی بەڵام کاک شوان خەڵکانێک کە تەلەفۆن ئەکەن گلەی خۆیان ئاراستەی کاک شڤان بەداخەوە پەیوەندەکەی داخرا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بۆ ئەوەی ڕخنەکانی تەواوکای قسەکانی تەواوکە مەسعود لە دوهۆکەوە فەرموو کاک مەسعود ئەلۆ مەرحەبا کاک شوان زۆر سپاس کاک مەسعود باشی دەستخۆشی لەنەوە دەکەم زۆر سپاس دەکەم وەڵڵی بەرنامەکەتان کراوەیە کاک شوان وانییە بەڵێ کاک مەسعود ئەوە قسەی کاک سەرکەوت کە باسی سەبارەت بە قسەی لە هەولێر کە باسی کرد سەبارەت بە مام جەلال و جەنابی سەروج بەڵێ کە گوتی ئەوە دەبیتن کاک مەسعود لە پێشەوازی مام جەلال دەبای ئەوە ئێستاش کاکە مەسعود پێشەوەی کە مام جەلال تەشریفی بێتە کوردستان جەنابی کاک سەروج سەفەری خارجی هەبووی و ئێستاش کاک نێچیروان ئەوە جێگیری سەرروکە و کوڕی دریس بارزانیە و لەگەڵ مەکتەب سیاسی هەموو چوونەوە سلێمانی پێشەوازیان لە مام جەلال کردووە بەڵێ ئەو قسەی یعنی ئەو قسانە بەڕێی من خزمەت بە کوردستان ناکات کە بڵێتەوە مام جەلال چوو لە پێشەوازی لە باوکی و مەڵا مستەفای بارزانی و ئەوە ڕقنەکردیشم هەیە کاکە شوانگیان ئەوە کە حەکیم سادر لەوێ بوو لەگەل لە عێراق هاتبوون ئەوە
نازانم چند نفریان لگل بو آلای کردستانی هل ندا و جلال طالبانی که خوی به سرکده که خود بزانیتن چون آلای تاست رسل کماری عراق اما دبید آلای کردستان هل بدد اگر دنیاش خراب بید. بەڵێ سپاس بۆ کاک مەسعود لە دهۆکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نەشوان نیزارکی دەڵێت بۆچی باسی کارەبای گشتی ناکەن مەبەستی کارەبای نیشتیمانیە کە بۆ هەر ماڵێک لە کەمتر لە 150,000 دینار نییە مەبەستی ئەو پارەیە کە دەدرێت بۆ کارەبای گشتی یاخود نیشتیمانی. ئەزوەر مزەفەر دەڵێت بەرنامێک لەسەر کۆمپانیایەک ناوی کۆمپانیایەکی نووسیوە کە کۆمپانیایەکی دەبێت بە هەڵەکانی ئینتەرنێتە دەڵێت بەنامێک لەسەر ئەو کۆمپانیا سازکەن بۆ لێپێچینەوە لەسەر بەڵێنە درۆکانی و سنووردارکردنی هێڵەکەی دلۆڤان سعید دەڵێت دەستخۆشی بۆ ئێوە هیوادارم هەموو جارێک ڕەخنەکان لە جی خۆیان بن بۆ نمونە بۆچی مەبەستی ئەو یەکەکانی شتەجێبوونە کە بۆ قستەکەی بە سێجا دەدەیێت هەرجاری 45,000 دلار کە ئەمە بۆ چییە و بۆ بەم شێوەیە. عوسمان حاجی سەلام دەڵێت لەم ماوەیەدا کە زۆرترین کێشەی کۆمەڵایەتی ڕوودەدات لە کوردستاندا و پەراویست خراوە پەراویست خراوترین چینی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیە تکایە بەرنمەیەک دابنێ بۆ گرنگدان بەو بوارە بۆ ئەوەی کێشەی کۆمەڵایەتی کەم بکرێتەوە و بایەخ بەکار و چالاکی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بدرێت. ڕۆژگار لە دهۆکەوە فەرموو کاک ڕۆژگار. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە ئومێد لە سلێمانیەوە. هەلو بەڵێ کاک ئومێد ئەم کاتە باش کات چۆن؟ زۆر سپاس کاک ئومێد. دەستخۆشی بەرنامە لە یەکەم. زۆر سپاس دەکەم. کاک شوان بێ زەحمەت تۆری بەرنامەکە لەسەر ئاگرزانێ بێت. کاک ئومێد تۆری بەرنامەکە کراوەیە دەتوانی لەسەر هەر بابەت و کێشەیە قسە بکەی. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەیان. وڵی من گلەیەکی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە هۆی نەبوونی خزمەتگوزاری زۆرەوە کە ئاوڕێکی جدی لە فەقیر و هەژارانی ئەم کوردستانە ناداتەوە کە بۆ بەهۆی نەبوونی خزمەتگوزارێکی زۆر و هەرچەندە فەقیر و هەژاری زۆری لەم کوردستانەدا هەیە. بەڕای خۆم حکوومەتی هەرێم بەو بودجە زەبەلاحی هەیەی کە لە وەری دەگرێت دەتوانێت هەرچی فەقیر و هەژاری هەیە لە کوردستانە نایمێنێم و هەرچی خزمەتگوزاریشی هەیە کە لە سەرتاسەری کوردستاندا کە هەیەی ئەتوانێت جێبەجێ بکە بەڕای خۆم. بەڵێ ئەوە دەستخۆشی بەرنامەشتان یەکەم نامێت کاتان لێکەمە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دۆسکی لە دهۆکەوە. سڵاو بۆ ڕێز بۆ تاکات چۆن؟ زۆر سپاس کاک دۆسکی فەرموو بەگەمانێت بێ. بەڵێ هەوارێ ڕۆگەهاندنی ئاڵم تایبەتی یەکەتی نیشتیمانی کوردستان کاناڵێک گەلی کوردستان ڕۆپی ئەزت بینم يعني قالك طالبة إخوان المسلمين وش دولتك حزب إسلامي هالشان داس نش قال شو حزب وضع روحك مستقلا بس أزمينم قالك طالبة وان دولة إخوان المسلمين استاذ كبنيان حزبك إسلامي أزوج محقق هريكي أفسر كبيت المادام ديمقراطية أفسر كبيت كيش حزب بيت إسلامي بيدنا إسلامي بيفسر كبيت تشتاك باشا وهالشان در مصر دبينين مصري خويش خرازينه خدان التاريخ كماطن عالم خير واخوان المسلمين يسار كاتين اري اكاتين اجتماعي واتشي انه صاحب جزبون يعني اجري هواتشي انه صاحب جزبون حزبك اسلامي بسار كبير يعني واتشي يعني اجري واتشي بري يقرتو اسلاميه يعني جبال كماليه ام هي دارين يعني او خو اعلاميه ريبوبليك يعني بس بافنافي وبافنافي بلا بحثي پیغمبری في صلوات خود سر بن افل مهاتی ايش تا کس شو بحثی نکرده کانال دیکتی دیرن همین ریکان زانم واچد بید ام حد کن بینا سر ریکه که درست و جی زان بسرمان نه هموار کسی که هبید پاوینه و زور سپاسی آورد کن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆژین لە ڕانیەوە سڵاو لێ بێفەرموو. ئەلو ئەم کاتت باش کاک شوانجە. زۆر سپاس ڕۆژین خان. بەڵێ خۆشی بەرنامەکە لێ دەکەم سڵاو ڕێزمێ بۆ گشت کارمەندە. زۆر سپاس دەکەم سپاس بەناوی هەموویانەوە. ئەتەوەری ئەو ڕۆمان کراوەیە بەڵێ ڕۆژین خان. من دەمەوێت لەسەر هینی پێشمەرگە قسە بکەم موچەی پێشمەرگە. بەڵێ. بەڵێ. من هاوسەرەکەم لەناو وەزارەتی پێشمەرگە دامیە. بەڵێ. دامەکەشی دەبەدەیە. معاشەکەشی 500,000. ئێستا دوو ڕۆژ لەمەوبەر هاتەوە لە دامستی لەناو دایرەی لەناو وەزارەتی پێشمەرگە لە کن شێخ زەفحەروان گوایە جەژنانیان وەرگرتووە هەموو زابتەکان و هەموو ئەوانی کە پلیان بەدەستا ئەوانی دیکەش پێشمەرگەکانی کەش
هیچ بۆی پەیوەندیشم کرد بۆیە ئاگاداری ئەو پێشەوەی بن ئاگاتان لە هینی ناو پێشمەرگەکانی شەبێ دەستخۆشیتان لێ دەکەم دووبارە. زۆر سپاس بۆ ڕۆژی خان لە ڕانیوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. شاکر ئەبستراکت دەڵێت داواکارم ئێنارتی گرنگی زیاتر بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بدات. سروشت ئەسمەر دەڵێت باسی لە کێشەیەکی قوتابیانی پیشەیەکان کردو دەڵێت چونکە ئێمە نزیکەی 200 تەلەبەی پیشەیین دەبێت ڕۆژانە سەردانی کەلار بکەین بۆ خوێندن. هیوادارم لای خۆتان بە دوادەچوونێک بکەن بۆ ئەو خوێندکارانە بەڕاستی لە ڕووی مادی و معنەویەوە بۆ تەلەبە گرانە. مەریوان وەسمان دەڵێت ئەرێ مەسەلەکە چی بوو تاڵەبانی هاتەوە بارزانیش ڕۆیشت. دایە حەمید دەڵێت وەک خوێندکارێکی پۆلی 12 هیوادارم وەڵامدانەوەی ئەترازەکانی خولی دووهەمان وەک خولی یەکەمی لێ نەیەت کە تەنها کۆمەڵێک وەڵامدانەوەی دیاریکراو هەبوو. وەرەزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرێنەوە. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. کازم محەممەد دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم داواکارم لە ڕێگەی بەرنامەکەتانەوە تەوەرێک ڕێک بخەن سەبارەت بە کێشەی پێشمەرگە. کاوان عومەر دەڵێت بەرەزم لە گەڕەکی زیێڕینۆک لە سلێمانی چەند جارێک سیارەی خەڵکی فەقیر و هەژاریان سوتاندووە. هیوادارم پلانێکی ئەمنی دابنێ بۆ نەهێشتنی ئەم تاوانە. تانیا کفری دەڵێت یەک داواکاریم هەیە لە کەناڵەکەتان هیوادارم بەڕامێک لەسەر ئەم ڕێگوابانانەی هەرێم تەوەرێک دابنێت چونکە بەڕاستی ڕۆژانە ئاگاداری ئەو هەموو ڕووداوین ئەویش بەهۆی نەبوونی جووتسایدی شەقامەکانەوەی چونکە تاوەکو ئێستا زۆربەی شەقامەکان یەکسایدن. تاهیر لە هەولێرەوە فەرموو کاک تاهیر. کاک تاهیر لە هەولێر. ئەلو کاکشوانگیان چۆری؟ زۆر سپاس کاکە تاهیر. ئاستەکەم کاکشوانگیان بەنسبەتە و تەوەرەی کە باسی ئەوە کاکە سەرۆک بەرزانی دەبوایە پێشوازی لە هەواڵ مامزەرات کردایە. بەڕاستی ئەمیز لەوەیانە بازە قسە بکەمەگەت. بەڵێ فەرموو. بەنسبەتەوە بەڕاستی ئەمە لە ئێستاە ئەوێ زۆر ئاگامان لە زۆر مەسەلەی گرنگ هەبێ و مەسەلەکان زۆر ئاڵۆزن بە تایبەتی ئێستا لە سنوورەکانی خۆمان ئەوەی کوردستان کە ئێستا لەژێ دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانایە و چاوەڕێی شتی تریشمان لێکێ لە هەر پارچەی کوردستانی ترەوە و بە گەشتبینیەوە ئینسانە بێ هەمومان هەتاکێکی کورد لە کوردستان لە گەشتبینەکانی سەرۆک بەرزانی بڕوانێ ئەوە سەرۆک بەرزانیش بە دڵنیایەوە ئەوەی کە بیکات و ئەوەی کە بچێ بۆی و ئەوەی کە هەوری بۆ بدا تەنها دڵخۆشکردنی گەلی کوردستانە و کوردستانە بە تایبەتی و هەروەها لە ڕوویەکی تریشەوە بەڵمان جەلالیشە دەوری خۆی هەیە لە کوردستان و لە عێراقیش بە تایبەتی جا بۆ داوا لە بەڕێستانەکەم تەوەرەکانتان زیاتر پشگیریکردن بێ لە میلەتی کورد و لە هەواڵمان جەلال و بەڕێ سەرۆک بەرزانی بۆ ئەوەی خزمەت بە گەلی کورد بکەین. بەڕاستی ئەبێ چاومان لە بەرژەوەندەکانی کوردەوە بێت تاک بە تاکی ئەم کوردستانە و سپاسی جەنابتانەکەم و هیوادارم هەموو تاکێکی کورد هەستبەوە بکات بە تایبەتی برایانی یەکەتی نیشتمانی کوردستان و ئەوانی پارتی دموکراتی کوردستان بە هەمومان کوردی هەمومان کەس ڕخنە لە کەس نەگرێ بە تایبەتی لە ئێستایە و زۆر سپاس بۆ جەنابتان هەر تاکێکی کوردی ئەم کوردستانە بەشانازی بە هەمووی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ کاکتایر لە هەولێرەوە. سەفین لە سلێمانی. کاک سەفین لە سلێمانیەوە. کاکشوان ژام کاتە باش. زۆر سپاس کاک سەفین هەموو کاتێکت باش. بەڵێ وڵای شتێکی ئەوێت دەربارەی ئێمە مەجموعەیەکی سایەقی گەڵابین لە خەتی مۆکەبەی شەکەین. فەرموو کاک سەفین. وڵای لە خەتی مۆکەبەی شەکەین سا خەپانێکی لێیە قەپانەکە خوا ئاگای لێ وەکو قەسابێک چۆن مەڕێگەگرێک شێرت بە شێر تێی بەرێ بێ وردیەکە ئێمەشی ئاوا لێ کردەوە لێوێ کە بارەکەی بڕوا بکە لێوێ بارەکەی فیت کێشەکەمان زۆر تەواوە بەڵام ئێن ئێرە بە مەزاجی خۆیان وەکو بڵی خۆیان سەرۆکی هەموو جیهان بن مرورێکی لێ لەگەڵ دوو قەپانە بە کەیفی خۆیانی زەوقیان هەبێ ئەو کۆمپیوتەرە دوگمەی دەسیپیانەیان کەم یەکەنەوەیان زیایەکەم بۆی خەرامە بکرێت جارێ مرورێکی لێ با ناوەکەشی بڵم خوانای دابانە حەزەکە کاک سەفین با ناوی کەس نێنین تکایە بەبێ ئەوەی ناوی بێنی بەڵێ جۆی لێ بێ بەرەوبەری هاتوچۆی سلێمانی بەڕێت بەبێ ئەوەی ناوی بێنی بەڵێ ئاگای لێ یەکسەر جارێ وەفڵەکە دەرنەچوە لە جیازەکە ڕێگە نووسێ غەرامەکە بۆ نووسێ یعنی وەکو بڵێ ئێمە برای یەکنی کەسی یەکنی ناو زمان و دای زمانە شیرینەکە یەکرینی یعنی نازانم بۆمان لێ هاتووە دووەمی شمکاکە سوانجیان زۆر حیف و مەخابن بۆ تاڵەبانی ئاڵای کوردستانی خۆمانی دانەناو زۆر سپاس مەمنون
زۆر سپاس بۆ کاکسەفین لە سلێمانی لەسەر تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک. چێنەر مستەفا دەڵێت داواکارم لە کەناڵی ناوتی بەرنامەیەک وەک بەرنامەکانی تری لەسەر کەمی موچەی پێشمەرگە ساز بکات لەگەڵ بەرپرسان ئایا تاکەی موچەی پێشمەرگە زیاد ناکەن بەرهەم لە بازیانەوە فەرموو کاک بەرهەم. کاکەم کاتەوە باش. زۆر سپاس کاک بەرهەم. کاکە من لەسەر بڵین ئەم لوژنەی وەزارەتی تەندروستی کاچێ بۆ ئەم شوێنە گشتیەکان. بەڵێ لیژناوە بەشەکانی قایمقامیەت بەڵێ. بەڵێ کاکە من ئەمێ دەستخۆشیان لێ بکەم. بەڵێ. لە وەزارەتی تەندروستی کا ئەو کارێک کردو بەڵام ئایا وەزارەتی تەندروستی بیری لە گوندەکان کردوتەوانێت کە ڕۆژانە مارودوو پشک بە هەڵگەران لە شارەدا بە تەقەمەنیت ئەیان بینی لە نەخۆشخانەکان بیری لەوە کردوتەوانێت کە بڵین ئسحاتێک بە دوو دێ سێ دێ ئسحاتێکیان بۆ بکە یان لە نەحسەکانە بنکەی تەندروستی گەورەکە نەشەگەریتی بکرێ ئەوە بکە. من بەس ئەوە لە وەزارەتی تەندروستیە پرسم و ئیتر هیچ تر کاتێکی خۆش بە هەموو لایە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. لەیلا لە قەرەداخەوە. فەرموو لەیلا خان. ئەم کاتە باش کاکشوان. زۆر سپاس لەیلا خان فەرموو. ئەم کاتە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش فەرموو گوێمان لێتە. کاکشوان دەستخۆشی بەرنامەکەت دەکەین. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من لە قەرەداخەوە خوێندکارێکی قەرەداخ بەڕاستی تایسەکەنە هیچ خەزمێکی ناوەندی نەکراوەتەوە بە بوونی قەرەبە بە تایبەتی تەکیە و بەلەگزار کە ئێستاکەنە بوو مای 4 ساڵە خوێندکارەکان لە تەکیە و بچنەوە بەلەگزار بۆ گوندی بەلەگزار. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوڵێ ئیشمان کردو بۆ لادیە و بۆ گوندەکان و پرۆژەمان هەیە بۆیان تایساکەنە هیچ ناوەندیەک نەکراوەتەوە هیوامە مای دەنگمان بگەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەندیەکمان بکەنە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەڤین لە هەولێرەوە. ئێوارە باش بەڕێز. زۆر سپاس ئەڤین خان. بەڵێ دەستخۆشی بوو تەوارەتە. سپاس دەکەم. ڕاستی بەداخەوە پەیوەندەکەی پچڕای وادارم توانە پەیوەندی کاتەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. حەمەدیلان پرسیارێکی کردو دەڵێت ئایا تا ئێستا ئەو گیرۆگرفتانەی ئاراستەی ئەم بەرنامەیە کراون لەلایەن بەرپرسانەوە کاری بۆ کراوە. ئێمە تەوەرەکانمان خستۆتە ڕوو تەنانەت ئێوەش زۆرجار بە تایبەتی لە تەوەرەکراوەکاندا وەکو ئەمڕۆ بۆچوونەکانی ئێوەمان خستۆتە ڕووە هەندێک جار ڕای ئێوە گرنگ بووە لەسەر کێشەیەکی سیاسی یاخود بابەتێکی سیاسی بەڵام ئەو تەوەرانی یاخود ئەو بابەتانی کە پەیوەندیان بە وەڵامدانەوە هەیە پێم وابێ تەنها بڵاوکردنەوەی یاخود پەخشکردنی بەرنامەیەکی ئاوا گەیاندنی پەیامی ئێوەیە. بڵێ ڕووبار لە شەقڵاوەوە سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتە باتوونی کاکشوان. زۆر سپاس ڕووبار خان. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم وێ سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر سپاس دەکەم. بەڵێ. بەڵێ سەبارەت بە تەوارەکەتان دەستخۆشیان لێ دەکەم. بەڵێ من دەڵێن کاتێک مامزەلار پێشوازی وەرنامە جەحفەری کردەبە ئاڵای کوردستانمان بدیت بەیە وەک مامزەلار یعنی تاکێکی کوردەبە ئاڵای کوردستانی بڵند کردرا بەیە نەدەبا ئاڵای کوردستانمان نەدیت بەیە. هیوادارم کاک مسعودی زووتر بێتەوە تاوەکو مامزەلار کوردستانی نەخسەرچە بەو حارەبانە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم خودەحافظ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. توانە ڕزوەکەی دەڵێت منۆکو گەنجێک دەرچووی زانکۆ داوام لە حکوومەت ئەوەیە پلانێک دابنێ بۆ ئەوەی خوێندنمان بە فیڕۆ نەچێت. هەروەها ئەمیر خانەقین دەڵێت پێمان خۆشە باسی ئەوە بکرێت کە بۆ تاوەکو ئێستا پێشینەکانی هاوسەرگیری و عقاری و قەرزی بچووک تاوەکو ئێستا ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی ناگرێتەوە کەچی لە مەخموور و شێخان دەدرێت بە هاوڵاتیان پێشماوەیەک لە سەرپەرشتیاری دەرەی گەرمیان وتی ئەم پێشینانە هاوڵاتیانی خانەقینیش دەکرێتەوە یاخود دەگرێتەوە بەڵام بەداخەوە تەنها قسە بوو. ئەمە تێبینی ئەمیر خانەقین بوو. بەڵێ محەممەد لە مووسڵەوە فەرموو کاک محەممەد. کاکشوان ئێوارەتان باش. زۆر سپاس کاک محەممەد. سپاسی کەناڵە بە ڕێزەدەگادانەکەم. زۆر سپاس بۆ تۆش. ئێمە پێشمەرگەی حکوومەتی کوردستانی سەر بە وەزارەتی پێشمەرگە لە ناوچەی زموار. بەڵێ. ئێمە داواکاریەکمان هەیە نامانەوێت معاشمان بۆ زیاد بکرێت بەڵام ئەوە تقریبان ساڵێکە وعدمان پێدراوە کە موچە لە کاتی خۆی تەوزیع بکرێت واتە لە 28 مانگ تا 30 مانگ بەڵام ئەوە تقریبان 5-6 مانگە ئێمە 12 مانگ 13 مانگ 11 مانگ 10 مانگ موچە وەرەگرین. ئایا یعنی کێ خاوەنی پێشمەرگەیە لە کوردستان؟ ئێمە یعنی ئەگەر جەنابی سەرۆکی هەرێم خۆی بە پێشمەرگە ئەزانێت بۆ لەمە ناکۆڵێتەوە. بەڕێز جەباریاوەر ئەمینداری وەزارەتی پێشمەرگە 3-4 جار لەسەر شاشە قسەی کردوتی پێشمەرگە موچەی پێشمەرگە لە 30 مانگ نابێ بترازێت
باشە کاکە گیان ئێمە ئەبێ هەمومان یەک دوانزە و سێنزەی مانگ موچە وەرگرین ئاخر خوا قوبوڵناکە ئێمەش ماڵ و مناڵمانەیە و ئێمەش وا ماڵ و مناڵمان بەجێشتووە و لە زومارین بەرامبەر هێزی عێراق وەستاوین کە ئەگەر جم و جۆڵێک بێتن ئێمە بەکارێنن باشە کاکە گیان ئێمەش موچەمان بێنێ ئێمە داوای موچە زیادکردن ناکەین واللهی موچەمان ناوێتن بەڵام لە کاتی خۆی موچەی وەزارەتی پێشمەرگە بەڕەسمی ئێمە کە لیوا ڕستیەکەنین کە ئێمە هەشت لیوای سەر بە وەزارەتی پێشمەرگەی لە کاتی خۆی موچەمان بێنێ والله داوای دینارێ زیاد ناکەین لە بەڕێز وەزیری پێشمەرگە بەڵام ئەگەر جەنابی سەرۆکی هەرێم خۆی بە خاوەنی پێشمەرگە ئەزانێت و پێشمەرگەیەکی قارەمان و کوڕی پێشمەرگەیەکی قارەمان بووە با لەم وەسعە وەزارەتی پێشمەرگە ڕزگارکە و زۆر سپاس بۆ کەناڵەکەتان کاکشوان زۆر سپاس بۆ پێوەندەکەت ڕۆژگار لە دهۆکەوە سڵاو لێ بێفەرموو تۆ نەیوەڕێز باشە یان کاتت باش زۆر سپاس کاک ڕۆژگار هەموو کاتێکت باش ئەم گولێک حکومەتی بەڕاستی لە بۆ شەریکاتانەی کە خانوبەرە دروست دەکەن حکومەتی دنیا عرض دەداتە بۆ شەریکان کە گوایە لە بۆ فەقیر خانوبەرە دروست دەکەن کەچی دەفتەر و نیم مقدمە مانجێ 20 وەرەقەکە فەقیر 20 وەرەقەی لەکوێ بوو دەفتەر نیم لێچێن دەرەوە کە بەڵاش حەلاش ئەو عاردانە تەوزیع دەکرێت و فەقیری هیچی لەدەست نایە لێدەکەن یعنی بەڕاستی 20 وەرەقەی تێگاری مانچەوە هەموو بۆ دەوڵەمەندەکان دروست دەکەن بۆ مە دروست ناکەن بۆ فەقیران دەگەڕێنمدا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەمین لە سێ سادقەوە کاک ئەمین زۆر سپاس کاک ئەمین کاکشمان وەڵام من ئەمە لەسەر وەقت دەکەم ئەم میوارە کۆتایی بەلاغی کۆبوونەوەی ئەنجومەنی جەزیەتیان کرد ئەمە لەنەوەیەک و ئەڵێنەوە هیوادارم ئەوە جێبەجێکەن بە بازی سۆشیالی کرد بۆ هاوڵاتیان ئێمە هاوڵاتیان خۆ دەزانی دەمەکە چۆنە لە وڵاتە من هەر ئەوە لە ماڵم خۆزگا ئەوانە جێبەجێگا و کەلیمەکە و حیزبە خۆشی ئەندامە لەوە ڕێکخراوە سەرخەوی ئینتەرناسیۆناڵە خۆزگا ئەو کەلیمانە جێبەجێ کردایەکە چەند جارە دووبارەیەکەن و لە هەموو کات و لە هەموو شوێنەکە خۆ دەزانی یعنی لە وڵاتە چۆنە هیوایە ملیۆنە معاشێ لە ماڵە خەوتووە کشێکی بە ئاسمانە تەقاندووە هیواشەیە کرێگاریش دەست ناکرێت بە حاڵەشی هیوادارم ئەو کەلیمە ئینتەرناسیۆناڵە کە ئەوان ئەندامە لەو جێبەجێیان کردا ئەمجا حەزێکم لەس یەخی قسەکەم بۆ مەسەلەی سیاسی لە وڵاتە سیاست مناڵانەیە لە وڵاتە بەڕاستی هەمی بەڕژەوەندی حیج نییە مستەوە یارە بەقێ من ئیشی نەبوو بۆ ئیتالیا خۆ دژینەوە لە مالکی تورە زانیە بۆ ئەوێ و حیج نەبوو هەر ئەوە بۆ ڕێ بۆ ئەوێ و وتی خۆ هۆیە بۆ ئەوێ من ئەیدە من بالێنە بعد من بانگەکە حیج نەدەست خۆش بێ و ئێوە باش زۆر سپاس بۆ کاکەمین لە سێ سادقەوە باوکی ڕێکار لە شەقڵاوەوە فەرموو باوکی ڕێکار هاوڵاتیت ئالۆ بەڵێ باوکی ڕێکار گوێمان لێتە کاکە ئەمن هاوڵاتیەکی پلە دوومە پلە دوو مەبەستە چییە باوکی ڕێکار ئەمن وەختی خۆی پێشمەرگە بووم لە سەردەمی ڕژێمە بەعس ماڵمانی داگیر کرد ئاموال منقولە و غێر منقولەی دەست بەشەلاگرت بەڵێ ئێستاش لە سای ئەم دەسەڵاتەوە ئەوە بوو 8 سارەسێ دەستگای ئاسایش پارتە زەویەکی منی داگیر کردووە هیچ حسابەکەم لۆ ناکەن سەرەڕای حسابم لۆ ناکەن بیرێکی ئاودەستیان لێ دەیە زەویەکەیان تێک دێەوە چەندین جار سەردانی دائیرەی تاپۆ بکەم مەساحەکە لەبەر ترسی ئاسایش ناوێری بێت کەسی بەڵگەشم هەیە بەڵگا هەیە کۆری تێمریشکان کۆری تێکسۆکان باشترین زەویان دایدێ لەبەرەوەی من هاوڵاتێکی پلە دووم هیچ حسابێکم لۆ ناکەن داوا لە سەرۆکی دەسەڵاتەکەم حسابم بۆ بکەن زەوی هەیە زەوی 200 متر زەوی ڕۆیە بای 100 دەفتەر عادیان دایدێ بەڵگەم هەیە من یعنی بەڕاستی تاوانە 8 سارە حسابم داوا لە سەرۆکی دەسەڵاتەکەم حسابەکەم لۆ بکەن دەستگای ئاسایش قەلەبم کاتەوە ئەو زەویەم ناوێ لەبەرەوەی کەلکە من نایە بوویتە بیری ئاودەستێ هیوادارم ئەو پەیامیان پێ بگات سپاس بۆ باوکی ڕێکار ئومێد لە هەولێرەوە فەرموو کاک ئومێد بەڵێ کاک ئومێد ئەلو سڵای خواتانەی بێ ماندوو لەبن زۆر سپاس کاک ئومێد بەڕجان ببوورە من حەزەکەم لەسەر هەندێک تەوەر قسە بکەم یەکیان هەندێک بەڕێز ئاگام لێ بوو لە سەر تەلەڤیزۆن باسی ئەویان کرد گوایە مام جەلال لە ئاڵای کوردستانی هەڵ نەکردووە لە پشتخۆیەوە من بەش بە حاڵی خۆم وەک هاوڵاتیەکی بێلایەن ماوەڕێڵکم لە هەردوو لاشیانەوەکو خۆشم ناوێن بەڵام پیاو دایمە نەبێت دام بەڕاستی باقەتا بنێ خوشێک لە شەقڵاوێکێک لە جێگایەکی تر مام جەلال وەک شەخسی خۆی سەرۆک کۆماری عێراقا نوێنەرایەتی هەموو گەلی عێراقەکە
نەک نوێنەرایەتی حیزبێک یاخو لایەنێک یاخو ناوچێ وەکو بەڕێز کاگم مەسعود نییە کە ئاڵای کوردستان و ئاڵای عێراق پێکەوە هەڵکاتکە بەڕێز مامجەلا سەرۆکی عێراق دەبێت نوێنەرایەتی هەموو عێراق دەبێت ئاڵای عێراق هەڵبووە لە پشخۆیەوە هەڵبا بەڕێز کاگ مەسعودی بۆتان هەمومان نەزانی کە ئاڵای عێراق و کوردستان پێکەوە هەڵ ئەدا کێشە نییە بەڵام ئایا دەکرێت بڵێ باشە بۆ بەڕێز کاگ مەسعود باشە بۆ ئاڵای تورکیاگە خۆتەڵای ئاڵای ئێرانەگە خۆتەڵای ئەوە شتێکی نەگونجاوە یعنی ئێمە حەز ناکەمەوە بەڕێزان هەر لە خۆیانەوە ڕاستەخۆ فیشێک بە تاریکیەوە بێنیان وەکو خوشکە بەڕێزە لە شەقڵاوە باسی کرد تا کوردستانی نەوتۆشتە بەڕاستی ئەوە شتێکی زۆر ناشرینە بەڕاستی کاتێک کە بەڕێز مامجەلال و ئەوان لە شارم و شەقیان لە بەرتاڵەدا خۆ پارتی و کاتە دیار نەبوو کاکە زیاتر شۆڕشەکە یەکێتی کردی من پیاودەی من حەق دان بە حەقا بنیە داواکاری شەمان هەیە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ماوەی 6 ساڵە لە سلێمانی پارچەیەک زەویمان هەیە من بۆ خۆم ماوەتیم خەڵکی ماوەتم پارچەیەک زەویمان هەیە لە کانی کووردا داوا حەزەکەم داوا لە بەڕێز کاگنێشیرەبان بەرزانی بەڕێز کاگ ئەیماد ئەحمەد دەکەم ڕاستەوخۆ کە پێشەمەی ڕابردوو براکەم چووە ئەنجومەنی وەزیران لە سلێمانی هەڵایەکی گەورەش دروست بوو لە مەقالێک لە بینی کوڕەکەی بەڕێز کاگ ئەیماد و براکەم بەڕاستی 7 ساڵە شارەوانی سلێمانی عەرزەیەکی ئێمەیان داگیر کردووە دایان بە نەفەرێکی دوای ئێمە دامان بە دادگا یعنی گەندەڵەیەکی گەورە بەڕەڵایشی گەورە لەناو شارەوانی سلێمانیدا هەیە حەزەکەم لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنن بۆی ئەو مافەماغە بۆڕێتەوە لەبەرەوەی ئەو زەوی زۆر باشە کاگ لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاگ محەممەد کاگ محەممەد لە کەرکووک ئەم کاتت باش زۆر سپاس کاگ محەممەد دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەم بەڵێ من وەکو کەرکووکیە هیچ ئومێدێک مامجەلال نەما کە ئەمڕۆ لە سلێمانی نەیتوانی ئاڵای کوردستان هەڵبکە بەرامبەر بە جەعفەری ئەوە یەک زۆر باشە کاک محەممەد پێش پەیوەندێکی جەنابەت کاک ئومێد دەڵێت جەلال تاڵەبانی سەرکۆمانی عێراقەوە نوێنەتی هەموو گەلانی عێراق دەکات واتە ئاڵای عێراق دەبێت دامرێت نەک ئاڵای هەرێمی کوردستان ئەم بۆ چوونی کاک ئومێد بوو لە هەولێرەوە ئەو بۆ چوونی خۆیەتی قسە جۆم لە قسەکانی بووی تا ڕەدی شدەمەوە بۆ چوونی خۆیەتی ئەو لە کوردستان ئەبێ ئاڵای کوردستان هەڵکە و ئاڵای عێراقیش هەڵکە مامجەلال بەڵام بەداخەوە مامجەلال بووە بە عێراقی وازی لە کوردستانی هێناوە ئەی سەلمێنێ ئێمە وەک کەرکووکیە هیچ ئومێدێکمان پێی نەما و دوایە کاک ئومێد ئەڵێ پارتی شۆڕشی نەکردووە یەک پارتی 100 ساڵە خەباتەکە یەکەم شەهیدی پارتیشی عەبدولسەلام بەرزانیە کە عوسمانەکان کردیان بە سێدارەیە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کەرکووک لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکە دوا پەیوەندیمان نەوزاد لە سلێمانیەوە فەرموو کاک نەوزاد ئەم کاتەوە باش کاک شوانجا زۆر سپاس کاک نەوزاد بەڵێ باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم دەستان خۆشە بۆ تەوەرەکەی وای سەرکەوت نەخوازم بۆ کەناڵی هێنا گەلێک سپاس دەکەم بەڕێزی کاک شوان وەڵی نازانم لە چیەوە دەست پێ بکەم و لە چیەوە بڵێم زۆر بە کورتی پێم کە ئەتوانم بڵێم زۆربەی کەس ئەم ئومێدەی کە لەگەڵ ئەم حکومەتایە سەرتاوەکو جارانیشە بوو ئێستا من خۆم ئومێد تەواو ئومێدمدا بڕاوە لە حکومەتە چونکە ئەوە ڕۆژ کە ئێمە ئینتیفازەمان کرد سەرانی گەلی کورد کە چوون بەرەو بەغدا بۆ حکومەتی ناوەندی ئەلو بەڵێ کاک نەوزاد گوێمان لێتە زۆر بە کورتی ئەگەر تەواوی کەی بەڵێ بەڵێ کە چوون بۆ بەغایتر بە کورتی بڕمەوە لەبەر بەرژەوەندی خۆیان نبێ هیچیان بۆ گەلی کورد نەکردو و ئەتوانم بڵێم بەس لەبەر بەرژەوەندی خۆشیان هەموو ئیشەکانەکەن و ئەم وعدەکاریەش باوەڕ ناکەم حتاوەکو ئیسە هیچی بەسەر بچێ و هیچ ئیشێکیشیان بۆ بکرێ بۆ ئەوانەی کە داواکارن تکاس لە خەڵکەکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک نەوزاد لە سلێمانیەوە دوا تێبینی تۆڕە کۆمەڵاتی فیسبوک عزیز هەورامی دەڵێت داواتان لێ دەکەم بەرنامەیەک لەسەر پرۆژە یاسایی کەم ئەندامان بکەن بەڕێزان هەر لە خۆشی دابن